دژی ڕووخانی دوکانەکانیان ئەم دوکانداران ئەمڕۆ خۆپیشاندانیان ئەنجامدا. بەڵام لە کاتی خۆپیشاندانەکە هێزەکانی لیوای 61 تایبەتی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕێگەیان نەدا دەستگاکانی ڕاگەیاندن ڕووماڵی خۆپیشاندانی ئەم دوکاندارانەی گەراجی سلێمانی بکەن. بە پێی بڕیاری قایمەقامەتی مەرکەزی کەرکووک دەبێ ئەم پیشەوەرانەی گەراجی سلێمانی دوکانەکانیان بگوازنەوە بۆ ناوچەی پیشەسازی نوێ کە لە ڕێگەی پەنجەعالی دروست کراوە. بەڵام ئەم دوکاندارانە ناڕازین و وەکو خۆیان دەڵێن ئەو دوکانانە هیچ خزمەتگوزاریەکی تێدا نییە و کرێکەشی زۆرە. بۆی ئەم ڕۆیەزەکانی لیژنەی لابرنی زیادە ڕۆیی کەپری زۆربەی دوکانەکانیان ڕووخان و داوایان کرد هەرچی زووە دوکانەکانیان بگوازنەوە. ڕزایمان دەربڕیوە لە بەرەم خەڵکانە بێت کاکە گیان بەخبوت و خۆڕایی خەڵکەکە بە زۆر دەرکا لێرە. شەرکی ئیسمار معنای چییە؟ شەرکی ئیسمار معنای چی؟ پارەت ئیمکانەت هەیە بڕۆ بیکڕە، پارەت ئیمکانەت هەیە بخۆ لە جێ خۆدا نەشیدە. نەک بە زۆر ئێمە دەرکەن لێرە. بۆچی دەرماکەل بەر پێناوی چییە؟ بەر پێناوی دوو کەس دووسی عانە پارە وەرگرە بیکات گرفان خۆیەوە ئێمە دەرکان لێرە لەبەر چی؟ ئێرە چەند جارێک هەڕەشێ زۆری لێکرێ بەڕاستی. بەڕاستی ئەم خەڵکە هەمووی کاسبکارە هەمووی بێزار بووە گەیشتۆتە دەرەجەیەکەوە احتیمال لەبانەم جادێ بخەوێ. یعنی بەو دەرەجەیە خەڵک سەر لەبارەم جادێ بلێ بخەوێ شۆفڵ بەسەریا بڕوە قبول ئەوواکە بەس قبولەوە ناکە لێرە ڕزقی قەتع بێ 3 مانگ 4 مانگە خەڵک لە ماڵەوەیە. ئێستا کە هاتوونەوە بەرامبەر ئەگەر تەسویرەکرێ ئەویانە هەرچی دەڕابۆ مەڕابەیە دایێنێتە سەر خەڵکەوە. ئێستا کایەکی کلەمانەوە ساحیبە و دوکانەیە ئەم کابرای لێرە یەک دنیا کرێ یەک دنیا مەسرەفی لەسەرە هەمووی باشە ئەوە کای خەنەبان سەرێ و کابرای چی بکە؟ لە سەردەمی ئیدارەی کوردیش لە پێش 16 ئۆکتۆبەر چەندین جار ئەم پیشەوەرانە ئاگدار کرانەوە ئەم بازاڕە چۆڵ بکەن، بەڵام بەهۆی ناڕەزایی زۆرەوە تا ئێستا نەتوانراوە دوکانەکانیان پێ چۆڵ بکرێت. ئەم حیزنە مولکی شخصێکە وەکو مۆڵێک وایە وەکو مۆڵێک وایە ئیسیتماری کردووە ئەوێتی بە شق ئەسواقەکانی ناو گەڕەکان چۆڵکە بیکاتە ناو مۆڵەکەیەوە واتە ئەم دوکانانێکەوە هینەژارە 4 مانگەی جاریان نەداوە ئیش نییە کاسبی نیە هەمووی قستی خانووی لەسرە قستی پارێ شەریکات لەسرە ئەوێتی بە شق دەری بکە بیکاتە ناو مولکی شخصی خۆی قەیناکە ئەوەش ڕازین بەس ئەڕۆین بۆوێ مشکلە نییە ئیسا حەزکێ بێکۆ بە کامرەکە تەڕۆنەوە یەکەم تشتاو نەبووە برادرم هەیە کڕوێت یە لێ وەڵی چۆن کڕیمە ئاو هەیە 3 ساڵە وەکو خۆی وایە ئێمە لێرە زیاد لە 3000 دوکانین ئەو دوکانانی ئەوێش ئەو دوکانانی ئەوێ بەڕخسەتان بڕخسەت ئەو دوکانانی ئەوێ مامۆستایە موهەندسە کڕێتی دکتۆرە کڕێتی وەکو بەحسێکەنە ئافرەتە یەک ریزە دوکانی کڕیوە یەک ریزە دوکان کڕێت یەک ئافرەتێ یعنی من لەم ئاخریا 10 ساڵە ناو ئیشەم لە ئاخرا بمە ئیجاری ئافرەتێ. ئەم دوکانانە نزیکەی 3000 دوکان دەبێت و بە سەدان هاوڵاتی بژێوی ژیانیان لەسەر ئەم بازاڕ و دوکانانەیە. هەر بۆیە وەک خۆیان دەڵێن ڕێگە نادەن بە زەبری هێز بیان گوازنەوە بۆ جێگایەکی دیکە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.